من فلاح من لقوني برزا محمد مصطفى عبد الله سربناعية ورته لقزار رانجو في سفالة بري ودسي بابينست جور تري باش داريم كردوا تري كان ياقوتي رشي بيلن بيناوكا بيدن كعفو جورك ديشان تري او زدي فرنسي الاني بابا ديشان او تري رشي خري فرنسي الاني بابا ديشان حلواني جنوبي الاني بو بين جوري او بابا باش داريم كردوا بو هنا رشش باش داريم كردوا تشكو هنا رش دغمنا كما لكردستاني تا استا هي بزور كما او بابتاني كاو روما همان وحرز مان كردوا او بابتانا حمل الروي و درود احباو شولكو او اشتانا خوراغرا حمل الروي زنگتو زنگ سوروا او گوشتكي زورا او كيك ما زاد چونك او كيك ما زنگ سوره وشت كمتر بي يخري هم خوراغرا بو فلاعي تيغناتي حمل الروي رزينه و حمل الروي تكسونو وشغبونه هم بو بخاليش لبازار دا خوراغرا تيغناتي هفتك بودو هفته خوراغرا دمني تبع دكتور هواش لو منيكو اوي ماي هسي مالو وەکو زووتیاری خەرکی گوندی ماوی لایەنم سەر بەڕەوان دەزوێنە وەڵی بە دوازدەنەوە بەشداریم کردیا نەوعەکیان ڕەشمیریە سوودی زۆرە لۆ بەشەری هەم لۆ خوین هەم هەندە شتیدیشیە لۆ جنسی ئافرەت و پیا و بەهێزە وەیە ترێ ڕەش بۆ خوینێ باشە ترێ سپیمان هیناوە شێخ نورەدینمان هیناوە تۆلیمان هیناوە پێیبووکمان هیناوە نەوەک ئێستا پێیا بە پێرێن پێیبووک متر بند کردیا کەمالین هیناوە ئی جنوبی تقریبا چاردە نەوەم هینە ئێستا ئەمە چاردە نەوەین هینای تێران ترێ بۆ مێوژی بەکاردێ زۆر باشە بۆ خۆشاوی بەکاردێ وچیدی ئەخورێەوە بەتەڕی ئەکرێتە شەربەت زۆر شتی لێ دروستە لەوە هەموو شتەکانیش بەسوودە هي راسي خلاص بليران هرهم جماعي ليران رسمة شجرة والله زورا كانت تريكاني من النوالا بزوري أمن رشميرين بكارتينو تري رشميري زياتر خرق دواءك كم داوای تری سپی و برێم تایفی و شێخ نورەدین ئەوانە تاسو نوقك سرف دەبی ئەوادی کە ڕەشمیریەکە بیست سرف دەبی ڕەشمیریەکەش ڕاستی لە پێش بڕچەی یەکەمین ترێدایە لە پلەی یەکەمدایە والله نوعاتی زۆرە ڕەشمیریە شێخ نورەدینە سپیە سپی پاییزیە کوشمیشیە تایفیە والله إذا ناكن دريم زورن بس خلق زياتر تربي لسا تري رشميريا ئەمڕۆ وەک جوتیارێکی ڕواندز بەشداریم لەو فیستیڤاڵە کردبەدا ترێی جۆرا و جۆر چونکە فیستیڤاڵەکە زیاتر لەسەر ترێی بوو بۆیە بەدە ترێی جۆرا و جۆرم بەشدار کرد ترێیەکانی ترێی کوشمشی بوو ترێی ڕەش بوو ترێی ڕەشمیری بوو ترێی کەمالی و حلوانی و ترێی سپی و ترێی تایەفی و بەو ترێیانە بەشدار کرد زیاتر لەدە ترێی جۆرا و جۆر بەشداریم کرد وەجیا لە ترێش چەند بەرهەمەی دیکەشمان هینابوو نانعەلووکەمان هینابوو دۆشاوە سرکەیە ئەو دۆشاوەکە ئەو ساڵەکە نادروست کردیە دۆشاوی ئەم ساڵەکەیە واللهی زیاتر ترێی ئەەکەینە مێوژ و دۆشا و بە خواردنیشە خۆین لەو شەی زیاتر یعنی کەمتر زیاتر لەو شتانە بەکاردێ وەت شەربەت بله والله
واللهی من با 11 زۆر بەرهەمی ترێ بەشداریم کردێ لەم فیستیڤاڵە و خۆشم جوتیارێکی گوندی ماویلیانم سەر بە خەزای ڕواندوس بەڵێ واللهی ئەوە ڕەشمیریە ئەوە تۆلیە ئەوە ڕەش کۆمانەیە ئەوە پەسیرانەیە سونجی پێرین ئەوە سوپەر کەمالیە ئەمە تۆلیە گوانمەڕی پێرین ئەمە شێخ نورەدینیە ئەوە کوشمیشیە ئەوە ڕەشە علوانیەوە سوپەر کەمالیە بە 11 زۆر بەشداریم کردیە لەم فیستیڤاڵ واللهی ڕێگاوبانمان زۆر خراپە بەڕاستی پێویستە یعنی دامان بکرێ هاوکاری بکرین ئێمەی زوتیار ئەگە هاوکاری بکرێن ئێمە توانین زیاتر ئەو بەرهەمە بەرهەم بینین ئەو ترێ بەرهەم بینین و زیاتر خۆشحاڵە بین بەڕاستی بەڵام ڕێگاوبانمان زۆر وێرانن ینی خراپ